هەوڵەکان بۆ ئاوتاکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەگەڵ ناوەند بەردەوامە و بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی خاننشینی پێشمەرگە دەڵێت لە ڕێگەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمەوە سەرقاڵی وردبینی و بەدەداچوونی ڕێکارەکانین بۆ ئاوتاکردنی موچەی خاننشینانی هەرێم بە موچەی خاننشینانی عێراق. ئێستا خۆشبەختانە خەریکی ئەوەین بۆ نمونە ئیمڕۆ ئێمە چەند فەرماندەرێکم لاردۆتە هەولێر بۆ پیاچوونە و ڕێنمایی ئەو موچانەی کە لە هاوشێوەی موچەی خانشینانی عێراق دەکرێت. ئێمە چاومان لە ڕێنمایەکانی وەزارەتی داراییە خۆمانە کە ئەوان ڕێنماییمان بۆ دەرکەون لەگەڵ بەڕێوەبەری گشتی خانشینە خەریکی ئەو گۆڕانکارین کە بە ڕێژە موچەی خانشین هاوتای موچەکانی عێراق بکرێت. جگە لە خاننشینانی سەربازی، خاننشینانی مەدەنیش لە هەرێمی دی وەک ناوەند سوودمەندی یاسا بەرکارەکەی بەغداد دەبن کە نزیک بە 10 ساڵە خاننشینانی هەرێم داوای کارکردن بە یاسای نوێ و بەرکاری عێراق دەکەن کە کۆمەڵێک مافی امتیازی بۆ خاننشینان تێدایە. 10 ساڵە زوڵممان لێکرێ ئێمە لە هەموو تەبەقەیە مەزڵومترین، لە هەموو تەبەقەیە مافخراوترین، لەبەرەوە ئەبێ ئێمە یعنی یەکەمین تەبەقە بین کە بگەینەوە بە مافەکەمان، چونکە 10 ساڵ بەسە بۆ ئەوەی کەوا ئیتر یعنی ئینسان چاوپۆشی بکە و هەموو ڕێگەیەکیشمان لە بەردەمە هەموو شێوازێک شەزانین چۆن بچینە پێشەوە لە ڕووی یاسایی و لە ڕووی قەزاییەوە بۆ ئەوەی کەوا مافەکەمان بە زووترین کار دەستخین. کەمترین موچە ئێستا لە عێراقا 500 و بەرەو ژوورتریشە، پێم وایە بۆ بە 550 هزاریش. کەمترین موچە لە موچەی خانشینی لای ئێمە تەنانەت من خۆم تعقیبم کردووە لە بانکەکانی موچە دابشکردن لە هەرێمە 155 هزاری زۆری تایە، بەڵام بە شێوە گشتیەکەی 220 هزارە لە هەرێمە. تا پێش بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق لەسەر بەنیشتیمانیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم، حکوومەتی هەرێم کاری بە یاسای ژمارە 27 ساڵی 2006 یاسای خاننشینی یەکگرتووی هەڵوەشاوی فەرمانبەرانی فیدراڵی دەکرد. ئەوە لە کاتێکدا عێراق ئەو یاسای هەڵوەشاندبووە بەپێی مادەی 40 لە یاسای ژمارە 9 ساڵی 2014 یاسای خاننشینی یەکگرتوو و لەسەر سکاڵایەکی خاننشینانی هەرێمیش دادگای فیدراڵی لە ساڵی 2022دا کارکردنی بە یاسا بەرکارەکەی هەرێم بە ناندەسووری لە قەڵەمدا، بەڵام لە هەرێم کاری پێدەکرا. ڕزگار جەوار کێنێن سلێمانی هەموو لە ڕێی کارتەوە لە ڕێی فیزەکارتەوە.